کۆلێژەکانی یونایتد ساینس ئەم ساڵیش وەکو ساڵانی پێشوو سەرکەوتنێکی ناوەزایان تۆمار کرد لە تاقیکردنەوەی نیشتیمانی وەزاریدا و خوێندکارە سەرکەوتوەکانی کۆلێژەکانی یونایتد ساینس بەرزترین ڕێژەی جێگیربوونیان تۆمار کرد لە بەشە جیاوازەکانی زانکۆ و کۆلێژەکاندا. بە شانازیە و پێتان ڕادەگەین کە یەکەمی تاقیکردنەوەی نیشتیمانی لە سەرانسەری هەرێمی کوردستان و یەکەمی تاقیکردنەوەی وەزاری لە نێو خوێندنگە ناحکومیەکان لەسەر ئاسی هەرێمی کوردستان خوێندکارانی کۆلێژەکانی یونایتد ساینس بوون. لە تاقیکردنەوەی وەزاریدا بۆ پۆلی 12 ئامادەیی 26 خوێندکاری کۆلێژەکانی یونایتد ساینس توانیان لە ڕیزبەندی دەیەکەمی هەرێمی کوردستاندا بن. بە هەوڵ و تێکۆشانی خوێندکارە بەتوانەکانمان و یارمەتی مامۆستا شارەزا و لێهاتۆکان خوێندکارانی کۆلێژەکانی یونایتد ساینس توانیان تەواوی ڕیزبەندیەکانی یەکەم تا دەیەم لەسەر ئاسی هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی لە نێو خوێندنگە ناحکومیەکان مسۆگەر بکەن. شان بەشانی ئەم سەرکەوتنانە 69 خوێندکار توانیویانە نمرەی 95 و بەرەو سەر بەدەست بهێنن و هەروەها 133 خوێندکار توانیویانە نمرەی 90 و بەرەو سەر بەدەست بهێنن لە تاقیکردنەوەی وەزاریدا. خوێندکارە سەرکەوتوەکانمان توانیان بەرزترین ڕێژەی جێگیربوون تۆمار بکەن لە بەشە جیاوازەکانی زانکۆ و کۆلێژەکاندا. لە تێکڕای 219 خوێندکار 101 خوێندکار لە کۆلیژە پزیشکیەکان وەرگیراون، 62 خوێندکار لە کۆلیژە ئەندازیاریەکان وەرگیراون، 36 خوێندکار لە کۆلیژەکانی یاسا و کارژێڕی و کۆلێژەکانی تر وەرگیراون، 20 خوێندکار لە کۆلیژەکانی زانست و پەروەردا وەرگیراون. بۆ تۆمارکردنی ناوی ڕۆڵەکانتان و مسۆگەرکردنی داهاتوویەکی گەشت بۆیان پەیوەندیمان پێوە بکەن. کۆلێژەکانی یونایتد ساینس بۆ داهاتوویەکی گەشت.